تۆ ناتوانی بە دەربی لەوەی خەڵکی دژایەتی تۆ ئەکەن قسەت پێ ئەکەن زۆر بە سینگێکی فراوانەوە ئەو وەرگرێت. چۆن؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. برایان و خوشکانی مسلمانم، داواکارم لە الله تبارك وتعالى هەموو لایەکمان عاقبەت خێر بکە. خۆشەویستان ئەزیزان، ئەزانی گرنگترین شت لە ژیانی ئینسانە ئەوەیە خواپەرستی خۆی بکە و ڕێگەیەکی ڕاست بگرێ و بەرنەکاتە دواوە بۆ خەڵکی چی پێ ئەڵێ. ئایا ئاگات لەوە هەیە موسا عەلەیهی السەلات وەسەلام داوا لە خوای پەروەردگار ئەکا، فەرمێ خوای پەروەردگار زمانی خراپی خەڵکم لێ دوورخەرەوە. خوای پەروەردگار سوبحانه وتعالى پێی ئەفەرمی ئەی موسا من ئەوەم بۆ ذاتی خۆم قەرار نەداوە، بۆ تۆ شتی وا هەر نابێت. ئەگەر سەیری قورئان بکەی گەورەترین ئیهانە کە بەخوای پەروەردگارەکرێ وەالعیاذ بالله ئەوەیە کە ئەڵێن ئین الله ثالث ثلاثة، خوای پەروەردگار خێزان و مناڵی هەیە پەنا بەخوا. ئەمە یەک. دوو، گرنگترین شت لە ژیانی من و تۆ ئەوەیە بزانین تۆ ناتوانی بە دەربی لەوەی کە خەڵکی دژایەتی تۆ ئەکەن قسەت پێ ئەکەن زۆر بە سینگێکی فراوانەوە ئەو وەرگرێت. چۆن؟ خاڵێکی جەوهەری کە زانایان باسێکن ئەوەیە من و تۆی مسلمان زۆر بە جوانی ئەوە بزانین خەڵکی ئینسانن، ئەن نونەزیلە الناسە مەنازیلەهم، خەڵکی بێنینە ئاستی خۆیان. کاتێک کە تۆ دۆستێک خزمێک هاوڕێیەکت لە ئاستی ئینسانیەت دەرئەکەی ئەیکەیتە مەلائیکە، ئەو کاتە بێ لێ عاجز بی. بەڵام ئەگەر وەکو ئینسان معاملەت لەگەڵ کرد غەیبەتت کە، بوهتانت بۆ بکە، تەماحەت تێ بکە، قسەی ناشینت بەرامبەر بکە، لەم لاو لەولا ئیهانەت کە زۆر بە ئاسای وەرێگری. بۆ لەبەرەوەی ئینسانە وخلق الإنسان ضعيفا أن ننزل الناس منازلهم، خەڵکی بخەینە شوێنی خۆی. من معاملەی ئینسانی لەم سەر زەویاکەم، خۆ من لەگەڵ مەلائیکە ناژیم، من لەگەڵ ئینسانە ئاژیم، لە گۆشت و خوێنە. لا يملكون لأنفسهم نفعا ولا ضرا ولا موتا ولا حياة ولا نشورا. من نزانی لەگەڵ چێ معاملەکەم ئازیزەکانم، تۆ زانی لەگەڵ چێ معاملەکەی، لەگەڵ کۆمەڵە ئینسانێکا معاملەکەی نە قازانجی خۆیان و نە زەرەری خۆیان و نە مردنی خۆیان و نە ژیانی خۆیان و نە زیندووبوونەوەی ڕۆژی قیامەتیشیان بەدەست نییە. ئیتر تۆ لە چی عاجزە بی ئازیزەکەم؟ زۆر بە ئاسانی و بە ڕۆحێکی ڕیاضی خوای پەروەردگار ئێمەی فێر کردووە یعنی خەڵکی بخەینە ئاستی خۆی. سەیری پیاوچاکان کەن چۆن تەعاملیان کردووە. هەتا پیاوچاکێکی لە سەلەف ڕەحمەتی خوای لێبێ پیاوێکی زمان درێژ پێی ئەڵێ هەی ڕیاباز، وەڵڵاهی تۆ ڕیابازی. دەست ئەکاتە گریان ئەڵێ بەداخەوە زۆر لەوە ئەترسام تۆش بێم بزانی کە من ڕیابازم. توخوا چێ پێویستی کە من ڕیا ئەکەم بۆ خەڵکی؟ سەیکە بە هیچ شێوازی دیفاعی لە خۆی نەکرد. من و تۆش پێویستە ئاوا بین. خوای پەروەردگار سوبحانه وتعالى لە قورئانە تۆماری کردووە کە چ بە پێغەمبەرانی وتراوە. هەر لە شوعەیبەوە لێی بگرە هەتا وەکو نوح عەلەیهی السەلات وەسەلام، هەتا ئەگاتە خۆشەویستترین کەسی سەر زەوی کە لەلایەن خوای پەروەردگارەوە هەڵی بژاردووە محەممەد الموستەفا عەلەیهی السەلات وەسەلام، خزم و کەسوکار و دۆست و ناسیارەکانی خۆی جەنگیان لەگەڵ کرد، دانی مبارەکیان شەهید کرد و دەربان خواردیان کرد و دەربەدەریان کرد، ئاوارەیان کرد، پیانوت ساحیر، پیانوت فاڵچی، هەموو شتێکیان پێوت. تۆ ئێستاکە هاتووی لەگەڵ کابرایەکی کووردە داماوێت کە علومێکی شەرعی کەمی پێ و ئەوەش بزانە هەتا وەکو علمیشی پێ بێ هەر نابێت لە ئاستی ئینسانیەتی خۆی دەریکەی. ئەگەر هاتوو لە حەقدی پێویست منت بە گەورەتر زانی ئەوە ڕوبوبیەتم ئەدەیتێ. ئەگەر من تۆم لە ئاستی ئینسانی بوونی خۆت بەرزتر کردەوە ئەو کاتە بەشێکت لە ڕوبوبیەت ئەدەمی و یعنی وەالعیاذ بالله وەکو پەرستش. یعنی تۆ ئەگەر باش بە من بڵێ من دڵخۆش بووم و خراپت پێم وت دڵسەغڵەت بم، نا زۆر ئەبێت جوان بیرکەینەوە خەڵکی بخەینە شوێنی خۆیان، نەمردنی خۆیان، نە ژیانی خۆیان، نە چاکە و خراپە و ڕۆژی زیندووبوونەوەشیان بەدەست خۆیان نییە. ئەبێ هەڵکەین لەم زروف و زەمانی کە تێکەوتوینە چەند و ڕۆژێکە و ماوەیەکی تر ئەچین بۆ شوێنێکی تر کە پێ ئەوترێ قیامەت و قبری خۆمان خوای پەروەردگار هەموو لایەکمان عاقبەت خێرکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.